وەزارەتی بازرگانی پسوولەی خۆراکی مانگانە بە ئەلیکترۆنی دەکات و لەو هەنگاوەشدا پارێزگای هەڵەبجەی وەک دەستپێک دیاری کردووە. وەزارەتی بازرگانی لە ڕێگەی ئەپێکەوە کە دەبێت سەرجەم زانیاریەکانی تێدا تۆمار کرابێت دەیەوێت کۆتایی با فۆرمی خۆراکی پێشوو بهێنێت. ئەپەکەش بە زمانی عەرەبی و کوردی سۆرانی و بادینی بەردەستە. هاوڵاتی لە ڕێی لینکێکەوە لە ڕێ ئۆمبایلە زیرەکانی کە بەدەستیەوەیەتی هەر هاوڵاتیەک دەتوانێت لینکەکەی بکاتەوانێت لە بنووسەر بطاقە تەموینیە ئیتر یێتە ناو مۆبایلەکەیەوە کاتە ناو مۆبایلەکەیەوە کاتە پرسیاری لێ دەکرێت جوابی پرسیارەکان دەداتەوە. لەبەرەوەی ئێستا لە ناو ئەپلیکیشنەکەیدا کە هەیەی بۆی دێت هەموو مانگیە چ مادەیەک هاتووە چ مادەیە نەهاتووە ئەو مادەشی کە هاتووە گەچێتە لای بریکارەکە تا خۆی ئۆکەی نەکات لەسەر ئەو مادە خۆراکی کە وەریەگرێ لە لای بریکارەکە دەمێنێتەوە ینی قەرز لە لای بریکارەکە تا وەری دەگرێت. بۆیە ئەمەیەکە لە باشیەکانی ئەم پرۆسەیە کە ڕسمێکی بۆ کەفاتەکە دەگرێت و بە مۆبایلەکەی دێنێرێ ئیتر بۆ خۆی لێ یا تۆمار دەکرێت یا دەکوژێتەوە. بۆیە هەم کات کەمەکاتەوە هەم تێچوون کەم دەکاتەوە هەم ڕۆتین کەم دەکاتەوە. ئەگەر بچیتە لای هەر بریکارێکی خۆراک بۆ ئەوەی بزانیت ئاخۆ هاوڵاتیەک بەشە خۆراکەکەی وەرگرتووە یاخود نا، ئەوە لەسەر کاغەزێک کە پێشتر لا بەڕێوەبەرەتی دابەشکردنی خۆراکەوە وەری گرتووە دیاری دەکرێت. ئەمە بە ژێرەی قایمە بە جودا دەنووسین ئەوە وەریگرتی ئەوە وەری نەگرتیە زۆر احتیاجە. ئەگە وەری نەگرتبی لە دەفتەری دەنووسی بەرێ لە مقابلەکەی دەنووسم وەریگرتیە ڕوونی وەگرتیە زەیتی وەگرتیە مەعجونی وەگرتیە ئەوی وەری نەگرتیە دەنووسم ئەوە باقیە ئەوە باقیە ئەو شەخصە ئەرزاق تاخیر دێ ئێستا لەبەرەوەی تاخیردا حالم پێویستی دی زوودێ دەیبا بەرێ ئێستا چ بابەتێک لە لای توماوە هاوڵاتی وەری نەگرتوێت؟ بە خودای حالەمەکە زیاتر برنجەکەی نابە ئەگە باش بی دایبە ئەگە خراپبی نایبە. لە ئێستادا و بەپێی سیستەمی نوێ ئەپی بیتاقە تەنوینیە لەسەر مۆبایلە زیرەکەکان دادەبەزێنرێت. دواتر زانیاریەکانی فۆرمی خۆراکی هەر هاوڵاتیەکی بە شێوەی ئەلیکترۆنی تێدا داخڵ دەکرێت و دواتریش سەرجەم ڕێکارەکان لە تۆمارکردنی لەدایکبوون یاخود مردن دەتوانرێت بە ئاسانی زیاد بکرێت یاخود بکوژێنرێتەوە. ئەوەش لە ڕێگەی ناردنی بەیانولادا بۆ منداڵی تازە لەدایک بوو وەفاتنامە بۆ کەسی کۆچ کردوو. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.